فاشیست بڕوخێ فاشیست بڕوخێ فۆردۆگەست ئێمە ئەمڕۆک و تەفگەری ئازادی ئەنجومەنی هەرێمی گەرمیان هەستاین بە ئەنجامدانی چالاکیەک بۆ ئیدانەکردن و شەرمەزارکردنی ئەو هێرشە ناڕەوایی دەوڵەتی تورکیای فاشیست بۆ سەر هەرێمی برادۆست و خواکۆرک. بۆیە ئێمە ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانی ئەم گوربوونەوەیە بۆ ئیدانەکردنی ئەو هێرشە ناڕەوایی دەوڵەتی تورکیا. وەک دەبینین ماوەیەکە سوپای تورکیای داگیرکار وەک پیشەیەکی هەمیشەیی خۆی وەک کولتوری خۆی دەستی داوەتە داگیرکارەکانی لە هەر چوار بەشی کوردستان. ئێستا لە باشووری کوردستان دەستی داوەتە ئەو داگیرکاریە لە ناوچەکانی برادۆست و خواکوور دەستی پێ کردووە. ئێمە ئەو داگیرکاریە تەنها بۆ سەر برادۆست و پەکەکەی نابینین، ئەوە داگیرکاریەکە بۆ سەر تەواوی باشووری کوردستان، داگیرکاریەکە بۆ سەر تەواوی کوردستان لە هەر جێیەک بین. بۆیە ئێمە ئەو داگیرکاری بە ناڕەوای ئەبینین، شەرمەزار و ئیدانەیەکەین و هەروەها ئێمە داوامان لە سەرجەم چین و توێژەکانی کوردستانێ، بە تایبەتی هەرێمی کوردستان، باشووری کوردستان و سەرجەم چین و توێژەکان سەردەم لایەنە سیاسەکان خاوەن هەڵوێست بن، هەڵوێستی خۆیان هەبێت بەرامبەر ئەم داگیرکاریە، بەرامبەر ئەم هێرشە ناڕەوایە هەڵوێستی خۆیان هەبێت. و لە هەندێک جێگا کەم تاکوت هەڵوێست هەبووە، ئەوش تەنها لە چوارچەوەی بەیاننامەدا هەبووە، بەڵام ئێمە داوامان وایە هەڵوێستەکانیان هەڵوێستی پراکتیک بێت دژی ئەم داگیرکارە، چونکە ئەم داگیرکارە مەترسێکی زۆر جدیە لەسەر باشووری کوردستان. وەکوت سەرەتاش ئاماژەم پێدا ئەم داگیرکارە تەنها داگیرکاریەک نییە لەسەر برادۆست و پاکەکە، بەڵکو داگیرکاریەکە لەسەر تەواوی باشووری کوردستان. بۆیە مەترسی لەسەر هەموو هەر تاکێکی ئەم نیشتمانە هەیە، لەسەر هەموو حەزبەکانەیە. بۆیە پێویست ئەوانش بە ئەرکی ئەخلاقی و نیشتمانی خۆیان هەستن، هەڵوێستی خۆیان هەبێت، خاوەن ئیرادەی خۆیان بین. بەداخۆ دەبینین هەندێک حەزب بە تایبەتی پارتی کەوتوتە پێش سوپای تورکیای داگیرکار ڕۆڵێکی زۆر خراپ دەبینێ لەم هێرشەدا. هەروە حەزبەکانی تریش بێدەنگیەکی خراپیان هەڵبژاردووە، بە تایبەتی دەبینین یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەویش بەداخەوە ینی ڕۆڵی خۆی نابینێت، ینی خاوەن ئیرادەی خۆی نییە، لە ڕێبازی خۆی لای داوە، لە سنووری ژێر دەسەڵاتی خۆیدا هەموو ناڕەزاتەکانی قەدەغە کردووە. ڕێگە نادات بچووکترین چالاکی و ناڕەزایی و گربوونەوە دژی ئەو داگیرکانیان دەوڵەتی تورکیا، نەوەک ئەوانەی دەوڵەتی تورکیاش، بەڵکو ڕێگە نادات بۆ پشتیوانی خەڵکی کەرکووک دژی تعریبکردنی کەرکووک و سووتانی دەخڵدانی جوتیارانیش گربوونەوە و چالاکی بکرێت. بەداخەوە ئەمەش بۆ خۆی خزمەتکردنە بەو داگیرکاری دەوڵەتی تورکیا، ئەمەش دەچێتە چوارچێوەی ئەو خیانەتە نیشتمانی کە بەرامبەر بەگەلی ئێمە ئاکرێت. بۆیە ئێمە بانگەوازیمان لە تەواوی حەزبەکانی لە سەرجەم چین و توێژەکانی خاوەن هەڵوێست و خاوەن ئیرادەی خۆیان بن. ڕاستی ئێستا بێدەنگی دەچێتە چوارچێوەی خیانەتەوە، بێدەنگی دەردێکی کوشندەیە. بۆی ئێمە داوامان وایە داواکاریمان لە هەموو لایەکەیە ئەو بێدەنگیە بشکێنن، خاوەن هەڵوێستی خۆمان بن، بۆی بتوانین پێکەوە دەست ناو دەست ئەو مەترسی و پلانگێرانە لەسەر گەلی ئێمە هەڵبۆشێنینەوە و بتوانین ئەو دەستکەوتنێک کە لە باشووری کوردستان بە خوێنی هەزارەها شەهید و ئەنفال بەدەست هاتووە ئەو دەستکەوتانە بپارێزن و دژمن و داگیرکە نەتوانێت بە هۆسی خۆی داگیری بکات.